باز لە کاریگەری ئابوووریەکانی گۆڕانی بەهای دینارەکەین وەکە زانینکە لە هەفتەی یاخود لە چەند هەفتەی ڕابردووەوە کە بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاری بەسەر بەهای دینار و هەروەها دۆلارە هاتووە. ئەمە بە شێوەیەکی گشتی باز لەماکەین باز لەواکەین کە بزانین زیاتر بەهای دینار بەرزە بێتەوە یاخود گۆڕانکاری بەسەرایەت و هۆکارەکانیشی بە شێوەیەکی گشتی باسەکەین بە میوانداری زۆر بەڕێز توانانە جەف کە بەڕێزیان شارەزای بواری ئابوورین و ڕاستەوخۆ لە ستۆدیۆی هەولێرەوە لەگەڵماندان کاک توانە سڵاو لەبەت بانیت باش کاکتوانە بانی باش ئامادەبوونت. زۆر سپاس بەیانی بەڕێستان و بینەرانی بەڕێزیش باش. سپاس بۆ تۆ. کاکتوانە وەک لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد لە ئێستاشدا و لە هەفتەی ڕابردووشەوە بە شێوەیەکی گشتی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆ بینیوە. با لە هۆکارەکەیەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی هۆکاری ئەم بەرزبوونەوەی بەهای دینارە بەرامبەر بە دۆلار بەس چێگەڕێتەوە. بۆ بە چاڕوونی بەڕێستان و بۆ بینەرانی بەڕێزیش جەنابتان ئەزانن کە سیاسەتی بانکی ناوەندی عێراقی لە سەرەتاوە بۆی کەمبوونەوەی احتیاطی نەقدی ئەجنەبیە با بڵێن ئەو بڕەپارە کە لە بانکی ناوەندیە هەبوو کەمتر بوو لەو ڕێژەیەکەوە پێویستی بۆ ڕۆژانە بخاتە بازارەوە هەوڵی داکەوە بە بڕیارێک با بڵێن نرخی گۆڕینەوەی با بڵێن بەهای دیناری عێراقی دابەزێنێت بە بەراورد بە دۆلاری ئەمریکی. پاشان بەهۆی زیادبوونی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بڕارێکی پێچوانەیدا ئەمجارە کە دای بەزان بۆ 130,000 دینار. لە وڵاتی ئێمە با بڵێن لە عێراقدا و لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی زۆربەی ئەو کاڵا و خزمەتگوزاریانێکەوە بەکاربەر بەکاری ئێهێنێت یا با بڵێن زۆربەی ئەو مداوەلانە ئەو زۆربەی ئەو مامەڵانە دارایانەی کە ئەکرێت بە دیناری عێراقی ئەکرێت هەتا چەند بەهای دیناری عێراقی بەهاکەی زیاتر بێت بە بەراورد بە دۆلاری ئەمریکی لە بەرژەوەندی بەکاربەر و لە بەرژەوەندی ئابووری وڵاتە. لەبەرەوە سیاسەتی بانکی ناوەندی عێراقی لە ئێستادا زۆر ڕوونا سیاسەتەکەی ئەوەیە کە هەوڵەداتکەوە بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بە شێوەیەکی دابەزێنێت کە بگونجێت لەگەڵ ئەو بڕیارێکەوە بەشتر داوێتی کە 130,000 دینار بەرامبەر بە 100 دۆلاری ئەمریکی بێت. بەڵێ کاکتوانە پێشتر و لە چەندین بۆنەی جیاوازە بانکی ناوەندی ئەڵێت زیاتر لە 100 میلیاردمان درای بیانی هەیە. ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر ڕێکارە نوێیەکانی بانکی ناوەندی لە داهاتوودا بۆ ئەوەی بەردەوام بن لە بەرزبوونەوەی زیاتری نرخی دینار. ئایا ئەم هەوڵانش کە لەلایەن بانکی ناوەندیەوە ئەدرێت لە داهاتووە ڕێگری نایەتە بەردەمیان؟ بەڵێ بۆ بە چاڕوونی بەڕێستان لە کۆتا ئەبدەیتدا احتیاطی با بڵێن احتیاطی نەقدی ئەجنەبی لە بانکی ناوەندی عێراقی نزیک بوو نزیکی 113 میلیارد دینارە میلیارد دۆلارە عفو لە ئێستاە کەواتە ئەتوانین بڵێن ئاماژەم پێ زیاتر لە 100 میلیارد. بەڵێ ئەوەی جەنابەت بە دیاریکراوی بوو دەستخۆش. بەڵێ نزیکی 113 میلیارە لەبەرەوە لە ئێستاە با بڵێن بانکی ناوەندی دەستی کراوەیە بۆ ئەوی بتوانێت هەوڵ بدات با بڵێن خواست و خستنە ڕوویا با بڵێن هەوڵ بدات ئەو بڕەپارەی کەوا ئەیخاتە ئەو بڕە دۆلارێکی ئەیخاتە بازارەوە ڕۆژانە هەوڵ بدات هۆکارێک بێ بۆ بەرزبوونەوەی نرخی دیناری عێراقی و دابەزاندنی نرخی دۆلار و بۆ بەرچاوڕۆنیشتان بەپێی ئەو داتانێکەوە لە بانکی ناوەندی عێراقیدا هەیە ئێستا تقریبان ڕۆژانە لە نزیکی 210 ملیۆن دۆلار بۆ 258 ملیۆن دۆلار بەردەوام هەوڵەدات بانکی ناوەندی خستنە ڕووی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی با بڵێن خستنە ڕووەکەی زیاد بکات. بانکی ناوەندی عێراقی زۆر وەسایلی بەکارهێناوە زۆر هەوڵی داوە بۆ ئەوەی کەوا نرخی دیناری عێراقی زیاتر بکات بەراورد بە دۆلاری ئەمریکی وەکو با بڵێن بلاک لیستکردنی یا با بڵێن بلۆکردنی هەندێک لەو بانکانێکەوە سەرچاوبوون بۆ ئەوەی بە دەردانێک یا با بڵێن وەکو نەزیفێکی لێ هاتبوو لە عێراقداکەوە هەوڵیانەداکەوە پارەی ئەمرێ ئەجنەبی یا با بڵێن دۆلاری ئەمریکی بەرنە دەرەوەی وڵاتی عێراق و هەروەها کۆمەڵی ڕێکاریکەی گرتە بەر وەکو بە ئەلکترۆنیکردنی
جەنابتە نەزان ئەو بڕیاری بانکی ناوەندی ساڵی 2024 بۆ بە ئەلکترۆنیکردنی مامەڵە داراییەکان ینی با بڵێن بە شێوکی کاش نەبێ بەڵکو بە شێوکی ئەلکترۆنی بۆ ئەو کۆمپانیانێکەوە ڕیستەر ئەکەن یا با بڵێن ناوی خوانەنووسن لە بانکی ناوەندی و هەروەها کۆمەڵێ ڕێکاری تر بۆ ئەوەی هەوڵەدا بانکی ناوەندی بتوانێت هەرچۆن بێت لە بەرامبەر دۆلاری ئەمریکیدا بتوانێت نرخی دیناری عێراقی بەهاکەی بەرزکاتەوە. باشە کاکتوانە لە سەرەتا باس لە هۆکارەکانی کرد بەڵام بە دیاریکراوی کەم تا زۆر ئەوەی کە بیست بەسمان و باسی لێواکەن کە سەردانەکەی سوودانیە بۆ ئەمریکا و باز لەوا کرێت کە ناوەڕاستی مانگی 4 سوودانی سەردانی ئەمریکا کات و لەگەڵ لێپرسراوانی باڵای ئەمریکا کۆ بێتەوە. ئەمە بێتە هۆکار بۆ زیاتر دابەزینی بەهای دۆلار و بەرزبوونەوەی بەهای دینار یاخود ئەمە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێستا لە ئێستادا دینار بەرز بێتەوە بەهاکەی؟ یەکێک لەو ئەرکە گرنگانەی کەوا بانکی ناوەندی عێراقی و هەروەها حکوومەتی عێراقی هەیەی بەرامبەر بە بانکی ناوەندی لە ئەمریکا یا با بڵێن حکوومەتی ئەمریکا ئەوەیە کەوا عێراق نەبێتە هۆکارێک یا عێراق سەرچاوەیەک نەبێت بۆ بەهدەردان یا بۆ نەزیفبوونی ئەو بڕە پارەی کەوا تەمیلی عێراقەکرێت لە ڕووی دۆلاری ئەمریکیەوە. لەبەرەوە یەکێک لەو کارە گرنگانەی وەکو جەنابیش ئاماژە پێدا ئەو سەردانەی محەممەد شیع سوودانی بۆ ئەمریکا و هەروەها ئەو ڕێکارە یاسایانە یا باڵێن ئەو ڕێکارانەی کە بانکی ناوەندی گرتوێتە بەر تەنها هۆکارە بۆ ئەوەی متمانەیەک لەلایەن حکوومەتی عێراقیەوە هەروەها لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە بدرێتە حکوومەتی ئەمریکاکەوە بانکی ناوەندی عێراقی یا با بڵێن بانکەکان لە عێراقدا هۆکار نین بۆ هەدەردانی ئەو بڕەپارەیەکەوە تەمیلەکرێت لەلایەن بانکی ناوەندیەوە. بەڵێ کاکتوانە هەوڵەکانی وەک پێشتر ئاماژەمان پێیا بانکی ناوەندی و لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و وەزارەتی دارایی و هاوکات پرسە سیاسەکانیش وەک سۆماژ ئاماژەی پێیا سەردانەکەی سوودانیش ئەمانە بە شێوەیەکی گشتی تا چەند کاریگەریە بێ بۆ بەرزبوونەوەی زیاتری بەهای دینار لە داهاتووە؟ بەڵێ من نەمیست بە پێشەکێکی دۆزێت دوور و درێژ دەست پێ بکەم بەڵام سەبارەت بە دیاریکردنی نرخی گۆڕینەوەی دۆلار و دینار یا با بڵێن پێ ئەوترێت ئەکسچێنج ڕیت کۆمەڵێ هۆکار هەیە یعنی کۆمەڵێ فاکتەر هەیەکەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر نرخی گۆڕینەوەی دۆلار و دراوی ناوخۆی وڵاتەکە و هەروەها دەرەوەی وڵاتەکە کە لە ئێستادا بە ستاندەرێکی جیهانی دۆلاری ئەمریکیە. لەبەرەوە تەنها خستنە ڕووی ئەو بڕە دۆلارەی کە لەلایەن بانکی ناوەندی ئەو وڵاتەوە یەکە ئەمە باسی یەکەن عێراقەوە تەنها هۆکار نییە بۆ ئەوەی بتوانێت کەوا نرخی گۆڕینەوەی دراو لە وڵاتە ڕێبخات بەڵکو بڕی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان ئەو وڵاتە و وڵاتانی دەرەوەیە و هەروەها تۆقعاتی بەکاربەرە یا با بڵێن یەکێک لە هۆکارە گرنگەکان پێوترە کۆنسیومەر ئەکسپێکتیشن یعنی تۆقعاتی بەکاربەرە بۆ ئەوەی بەڕێستان نەزانن لە ئێستا کە نرخی دۆلار کەمێک دابەزی هەمیشە لەلایەن بەکاربەرەوە هەوڵە درێ ئەو بڕە دۆلارێک کە بە احتیاط دایناوە بچێتە بازاڕەوە بیفرۆشێ و بە پێچوانەشەوە ئەگەر کەمێک زیاد بوو ئەوەی جەنابتان تێبینیتان کردووە و وازەحە لە داتاکاندا هەستەکەین کە ئەو بڕەپارەی با بڵێن دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی کە دائەبەزێ تۆزە بە هێواشی دائەبەزێ بۆ لەبەر ئەمە سیاسەتی دەوڵەتە بۆ دابەزاندنی بەڵام کە بەرز ئەبێتەوە جەنابتان تێبینی بکەن زۆر بە خێرایی بەرز ئەبێتەوە بۆ لەبەرەوە فاکتەرەکانی کە با بڵێن هۆکارەکانی کەوا کاریگەری هەیە لە نرخی گۆڕینەوەی دۆلار و دینار کاریگەری زیاتری ئەبێت وەک لەوەی کە بانکی ناوەندی تەنها هۆکار بێت بۆ جێگیرکردنی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. باشە کەواتە کاکتوانە پێت وایە کە نرخی دینار زیاتر بەرز بێتوانە بۆ نرخی کە باسی لێوەکرێت و بانکی ناوەندی دایناوە تا 132,000 دینار؟ هەوڵی بانکی ناوەندی ئەوەیە هەوڵی حکوومەتی عێراقی ئەوەیە سەبارەت بە دیاریکردنی نرخەکە من خۆم وەکو کەسێکە لەو بوارە کارم کردووە دیاریکردنی نرخەکە بە بڕیارێک بە تەندروست نەبوو یعنی چونکە وەکو کاتی پێشوا پێم وتن یعنی نرخی گۆڕینەوەی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی کۆمەڵی فاکتەری هەیە تەنها بە بڕیارێک نێتەوە بە بڕیارێک ئەمە کاڵان نییە
ئەمە من لە چەندین شوێنتومە ئەمە کاڵایەک نییە بەکاربەر بەکاری بێنێ بەڵکو ئەو نرخی گۆڕینەوەی دۆلار و دینار کۆمەڵی هۆکار هەیە کە بانکی ناوەندی بڕیاری لێدا ئێستا هەوڵەدا ئەو بڕیاری خۆی جێبەجێ بکە. ئەوەی بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێستان ئایا دینار زیاتر بەرزەبێتەوە دۆلاردا ئەبەزێ ئەمەش ئەکەوێتە سەرجەم ئەو ڕێکارانەیەکەوە لەلایەن بانکی ناوەندیەوە ئەگیرێتە بەر تا چەند بانکی ناوەندی عێراقی جدی بێت لەو بڕیارانەدا وەکو بە ئەلکترۆنیکردنی وەکو ڕێگە نەدان بەو بانکانێکەوە سەرچاوان بۆ هەدەردانی ئەو دۆلارەی کەوا لەلایەن بانکی ناوەندیەوە دەخرێتە ڕوویا دەخرێتە بازاڕەوە و هەروەها کۆمەڵێ هۆکاری ترکە مەدروسە و لە ڕووی با بڵێن داراییەوە لێکدانەوەی زیاتری بۆ ئەکرێت ئەگەر بانکی ناوەندی جدی بێت و مەبەستی بێت ئەم ڕێکارانە تونتر بکە بەدڵنیایە هۆکارە بێت بۆ دابەزاندنی نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی لە عێراقدا. بەڵێ کاکتوانە لە ماوەی ڕابردوودا کێشەی ئەنجامدانی حواڵە هەبوو لە ڕێی پلاتفۆرمە ئەلکترۆنیەکانەوە بەپێی زانیاریەکانی لای بەڕێستان ئەم پرسە چارەسەر کراوە؟ بەڵێ سیاسەتی بانکی ناوەندی عێراقی کە با بڵێن بانگدەوازی بۆ کردو هەروە ئەلانیشی کردو بڕیاری لێدا بۆ ساڵی 2024 جیاواز لە ساڵەکانی کە ئەوە بووکەوە بە ئەلکترۆنیکردنی مامەڵە دارایەکان بوو کێچە لەوانە بوو کە بەڕێستان ئاماژت پێدا بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە شێکێکە لەو هۆکارانەی کەەوە کار ئاسانی ئەکات بۆ سەرجەم ئەو کۆمپانیانە و با بڵێن ئەو کەسانی کەوا لە بواری بازرگانیا کارەکەن و تەمی لەکردن بە شێوەیەکی ئەلکترۆنی هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوی کەوا بە شێوەیەکی کاش یەکێک لە کێشە هەرە گرنگەکانی بانکی ناوەندی بوونی کاشە یعنی ئەو خستنە ڕوویکەوە ئیخاتە بازارە بە دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی هەبوونی کاشە هەبوونی کاش هۆکارێکە بۆ بەهەدەردان هۆکارێکە بۆ ئەوەی بە شێوەیەکی نازانستی ئەو دۆلارە بەکاربێت لەبەر ئەوە بە دڵنیاییەوە بانکی ناوەندی زۆر ڕێکارەکانی تونند کردووە بۆی هەوڵەدا زۆربەی مامەڵای بازرگانەکانیان با بڵێن ئەو تەربیانەیە کە لەلایەن ئەو وەبەرهێنەرانەوە یا لەلایەن ئەو بازرگانەوە کەوا لە بانکی ناوەندی ڕیستەریان کردووە و مێمبەرن لەوێ هاوکارێک بێت بۆ ئەوەی بتوان هەموو مامەڵە دارایەکانیان بە شێوەی ئەلکترۆنی ئەنجام بدەن. باشە کاکتوانە کەواتە ئەم بەرزبوونەوەی بەهای دینارە و هەروەها نزمبوونەوەی بەهای دۆلارە لێکەوتە ئابوووریەکانی چیە بێت وەکە زانین کە لە هەرێمی کوردستانە زۆربەی ئەو کاڵەشتومەکانی کێنرێتە هەرێمی کوردستانەوە بە دۆلارە ئایا ئەمە بەتە هۆی هەرزانبوونی نرخی کاڵەشتومەکەکان لە ناو بازاڕە و سوودی بۆ کڕیار و هەروەها بۆ فرۆشیارەکان و بازرگانەکانی شەبێت؟ نرخی گۆڕینەوەی دۆلار و دیناریا با بڵێن دیناری عێراقی بەرامبەر بە ئەملەی ئەجنەبی هۆکارێکی زۆر گرنگەکەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر هەتا بڵێن ئەو بڕەپارێکی ئێستا لە جیرفانی من و لە جیرفانی بەڕێستایە لەبەر ئەوەی تا چەند ئەو نرخە با بڵێن لە بەرژەوەندی دیناری عێراقیدا بێت هێزی کڕینی پارەکەی ئێمە دیارەکات جەنابتان و بینەرانی بەڕێزی شەزانن زۆربەی ئەو کاڵا و خزمەتگوزاریانەی بەداخەوەتانە ئەوە بڵێن بەڵام ڕاستیەکە لە دەرەوەی عێراقەوە دێنە عێراقەوە کەواتە زۆربەی ئەو کاڵە و خزمەتگوزاریانەی کەوا لە دەرەوەی عێراقەوە دێنە ناو عێراق بە دۆلاری ئەمریکی مامەڵەی لەگەڵاکرێت هەتا وەکو چەند نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی داببەزێت ئەو کاڵە و خزمەتگوزاریانە کەمتر ئەکەوێت لەسەر هاوڵاتانی عێراق و هەرێمی کوردستان بۆ لەبەرەوە ئێمە زۆربەی مامەڵە داراییەکانمان بە دیناری عێراقی ئەکەن کەواتە ئەتوانین تا چەند بانکی ئەتوانین بڵێن بانکی ناوەندی و حکوومەتی عێراقی هەوڵ بدات کە دیناری عێراقی با بڵێن هێزی کڕینەکەی یا با بڵێن قیمەتەکەی زیاتر بکات بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بە هەریچێک لەو هۆکارانەی کە باسمان کرد ئەوە هێزی کڕین بۆ دیناری عێراقی ئەجێڕێتەوە و هەروەها لە کۆتاییە ئەتوانین بڵێن بەکاربەر یان با بڵێن هاوڵاتیان لە عێراق و لە هەرێمی کوردستان سوودمەندی یەکەمە بن لەبەرەوەی هێزی کڕینی پارەکانیان زیاتر دەبێت بە ئەملەی ئەجنەبی. بەڵێ کاکتوانە من ئەمە کەمە دوا پرسیار وەک شارەزایەکی بواری ئابووری پێشبینیت بۆ ڕۆژانی داهاتوو چییە؟ بەڵێ دیسان وەکو جەنابتان ئەزان و بینەرانی بەڕێزی شەزانن تۆزە پێشبینیکردن لەم بوارە ئاسان نییە بەڵام فاکتەرەکان کە تۆ فاکتەرەکان لێکە دەیتەوە سیاسەتی بانکی ناوەندی لێکە دەیتەوە ئەو ئیجرئاتانە دراسە ئەەکەیکەوە بانکی ناوەندی ئەکات دڵخۆشکەرن
بۆ ئەوەی لە داهاتووە نرخی دیناری عێراقی زیاتر بەرز بێتەوە بەراورد بە دۆلاری ئەمریکی. بڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز توانان نەجەف شارەزای بواری ئابووری سپاس بۆی کەمبانیە لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک زانیاری زۆر فێدان. سپاس کاک توانە. سەرکەوتوو بن.